ئەمڕۆ سێ ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕووداوەکەی ماڵی حاجی مەسەردا کە ئێوارەیەکی ڕۆژی پێنجشەممە بوو 3 ساڵ لەمەوبەر دەنگی تەقینەوەیشی بەهێز سلێمانی لەراندەوە ئەوە بووکە تەنکیەشی غازی LPG لە ژێرزەمینی ماڵی حاجی مەسەر لەم شوێنەی کە ئێستا زەویە و تەختی زەوی کراوە تەقیەوە تایدا 15 کەس گیانی لەدەستدا و 8 کەسیش بریندار بوو. 14 لەوانەی کە گیان لەدەستدا ئەندامانی خێزانی ماڵی حاجی مەسەر بوون لەگەڵ ئەو وەستایی کە سەرقاڵی چاکردنی سیستمی غازی LPGەکە بوو. ئەم ڕووداوە 3 ساڵی بەسەردا تێپەڕیوە، بەڵام تا ئێستا لە هزری هاوڵاتیانی شاری سلێمانی و کوردستان و عێراقیشدا ماوەتەوە. بەهۆی ئەم ڕووداوەوە گۆڕانکاریشی گەورە لە سیستمی دانانی غازی LPG کرا و سیستمی سەلامەتی زیاتر لەبەر چاو گیرە کە یاساکان بەهۆی ئەم ڕووداوەوە گۆڕا. ئەوەی کە هەبوو ئەو ئێوارەی کە ئەم ڕووداوە ڕوویدا ئێوارەیەکی باراناوی پێنجشەممە بوو کە ژمارەیەک ئۆتۆمبیل لێرەدا زیانیان بەرکە و خانووەکە بەتەواوەتی ڕووخا بەسەر خانەوادەکەدا کە ئەوان بۆ کۆبوونەوەیەکی خێزانی لێرە لە ماڵی حاجی مەسەر وەکو گەورەی خێزانەکەیان کۆببوونەوە وەکو نەریتێشی ناو خێزانی خۆیان، بەڵام بەهۆی ئەو ڕووداوەوە هەرێکە لە مناڵ لە ژن لە پیا و لێرەدا گیانی لەدەستدا کە حاجی مەسەر خۆی بە سەختی بریندار بوو و 8 ئەندامی خێزانەکەشیان بریندار بوو. ئەو وەسایەشی کە سەرقاڵی چاکردنی سیستمی غازەکە بوو لێرەدا گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتەکان باز لەوە کرا کە بەهۆی پەنگ خواردنەوەی غاز بۆ لە ناو بیناکەدا بۆیە گڕیگرتووە و ئەو تەقینەوەی ڕووی داوە. هەرێکە لەم خانووە کە پشتی لەمانەوە دیارە کە دەکەوێتە پشتی ماڵی حاجی مەسەرەوە کێسا خانوەکەیان دروست نەکردەوە، ئەوان ئەم خانووە زیانی زۆری بەرکەوت بۆی ڕوخێنرا و جایتە دروست کرایەوە. خانوەکەی خواردتریش بە هەمان شێوە زیانی بەرکەوت، چەکاژمێریشی زۆری ویست تاوەکو ئەو کەسانی کە لە ژێر داروپەردووی بیناکەدا بوون هێنرانە دەرەوە، بەڵام ئەوەی کە هەبوو ژمارەیەشیان گیانی لەدەستدا کە 15 کەس بوو، 8 کەسیش بە برینداری هێنرانە دەرەوە. ئەم ڕووداوە تا ئێستا لە بیری خەڵکی سلێمانی نەچۆتەوە. ئەمڕۆ 3 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕووداوەکەی ماڵی حاجی مەسەردا کە تا ئێستا خانووەکەیان دروست نەکردوێتەوە، لە شوێنی دیکە خانووەکەیان دروستەوە بۆیە نەیانویست لێرە خانووەکەیان دروستکەنەوە و ئەمڕۆ ساڵیادی 3 ساڵی ئەو کارە ساتێکە لە شاری سلێمانی ڕوویدا.